ئینگلیز قسەیەکی هەیەڵێ هەموو هێلکەکانت مەخەرە ناو سەبەتەیەکەوە چونکە گەر سەبەتەکەت لێکە و هەموو هێلکەکان تەشکێ و هیچ بەدەستەوە. یەکێک لە گەورەترین کێشەکانی حکوومەتی هەرێم لەوانەیەوە بێ هەموو ئابووری خۆی لەسەر مەسەلەی نەوت بینا کردووە. ژێرخانی ئابووریە وڵاتە هیچ گەشەی نەسەندووە. ئەو پیشە سازیە پچووکانەی کە هەبووە لێرەدا هیچ گەشەی پێنەدراوە. کشت و کاڵکە یەکێک بووە لە لایەنەکانی کە لەم کۆمەلگایە سەردەمانێک گەنم و برنج و بەروبوومیەم ناوچەی دابین کردووە نەک گەشەی پێنەدراوە بەڵکو نەماوە بە تەواوەتی لە بین چووە. کەواتە تۆ دەیت لە کۆمەلگایەکەوە کە هیچ کۆڵەکەیەکی ئابووری نییە جگە لە نەوت و لە پڕێکە ئەزمێکی سیاسی ڕوەدات هاتنی داعش بۆ ناوچەکە کێشە لەگەڵ دەوڵەتی ناوەندی و نەدانی لە ١٧٠ داهاتەکە بە هەرێمی کوردستان و لە هەمان کاتا دابەزینی نەوت بۆ لە ١٥٠. ئەم سێشتە بەیەکەوە وای کرد کە کێشەیەکی زۆر گەورە دروست بووە کە ئێستا نازانن چۆن چارەسەری بکەن. لە ڕاستیا یەکێ لەو شتانەی کە دووبارە ئەگەر لەسەر قسەکەی کاک شێرکۆ پەیوەندی نێوان اقتصاد و دیموکراسی باس بکەین لە وڵاتانە کە بۆ نمونە هاوڵاتیان باج ئەدەن بە دەوڵەت مافیان پارێزراوە. بۆچی؟ چونکە دەوڵەت داهاتی دەوڵەت پابەندە بەو موچەیە و بەو ڕەپارەیەوە کە لە هەر یەک لە هاوڵاتیانی وەرەگرێ. لەبەرەوە دەوڵەت پابەندە بەوەی کە مافەکانی هاوڵاتیان پێشێل نەکات چونکە لێپرسینەوەی لێکرێ. بەڵام لە وڵاتی نەوتیدا بە شێوەیەکی گشتیوە لە هەرێمی کوردستان و عێراقیش داهاتی نەوت بە جۆرێ بووە کە نەک هەر حکوومەت پێویستی بە باجی میلەت نەبووە بەڵکو پارەی داوە بە میلەت بۆی بێدەنگ بێ. بەشێکی زۆری ئەو خەڵکانی کە دامەزراوە مەسەن پیانەوەترێ موچەخۆری بندیوار کاریان نییە بەڵکو موچەوەرەگرن. بەشێکی زۆری ئەوانەیە کە تەقاعود کراون و ئیشێکی ئۆتۆیان نەکردووە بە گەندەڵی تەقاعود کراون حزبیەکان بەشێکی زۆری مەسەلەن حزب هەر ئەندامی حزب لە ئەندامەکانەوە تا ئەندامی سەرکردایەتی معاشیان هەیە کە ئەمە لە زۆر کەم شوێنی دنیا شتی وا هەیە تۆ ئەندامی حزبێ بیت و موچەوەرگری. ئەم موچە بەخشینەوە بە میلەت لەسەر داهاتی نەوت بۆ بێدەنگکردنی میلەت بووە بۆ کڕینی بێدەنگی و بۆ کڕینی وەفاوەلا بووە. ئێستا گەیشتوینەتە ئاستێک کە ئەو ڕەفاهیەتەی کە حکوومەت وادیدا بوو بەڵکو نەکە نەهاتەدی بەڵکو گەڕاینەوە بۆ هەژاری نەوەتەکان. بەس ئەمەز یەک شتی کورد لەسەرەوە بڵێم کە جیاوازی چییە لە بینی هەژاری ئێستا و هەژاری نەوەتەکانە. ئێمە لە بیرمان بێ زۆر بەشمان لە بیرمانە لە نەوەتەکانە بەڕاستی گەیشتینە ئاستێکی زۆر نزمی ئابووری خۆمان. بەڵام جیاوازی ئەوسا و ئێستا چی بوو؟ یەکەم نەعەدالەتی کۆمەڵایەتی کەم بوو. بۆچی؟ چونکە بە شێوەیەکی گشتی خەڵکەکان بە مەسئول و ئەو کەسانش کە وەزیان باشتر بوو سیاسی و ئیداری و ئەمانە لەگەڵ هاوڵاتی سادەیە جیاوازیکی ئەو تۆ نەبوو لە نێوان داهاتیانە وەکو ئێستا نەبوو کە جیاوازی نێوان چینێکی زۆر دەوڵەمەنی سەرەوە هەژار زۆر گەورە بووە. ئەم کەلێنە زۆر گەورە بووە کە لە نەوەتەکان وانە بوو. لە ڕاستیە یەکسانیەک هەبوو لە هەژاریدا هەموو نەبوو بوون هەنێ لەوانەیە تۆزە زیاتر هەبوو بوون بەڵام بەم شێوەی ئێستا نەبوو. لەبەرەوە ئەو هەژاریەی ئەوسا قبوڵەکرا چووکە شتێک بوو یەکسانی تێدا بوو. دووهەم هۆکار ئەوە بوو کە ئەوسا هیوا هەبوو. ئێمە میلەتێکمان هەبوو کە لە پاش ڕزگاربوون لە ستەمکاری و لە باسیزم و لە جنۆساید هاتبووەوەی کە خۆی حکمی خۆی بکە باوەڕی بە شۆڕژگێڕەکانی هەبوو هیوای هەبوو کام شۆڕژگێڕانە مافەکانی پارێزن و گەشە بەم ناوچەیەدەن. ئەو هیوایە نەکردنەمانە ئومێدێکی زۆریش دروست بووە لە ڕووی چەقبەستنی وەزعی سیاسیەوە لە ڕووی بواری ئابووریەوە لە زۆر ڕوویشترەوە. کەواتە ئەم هەژاریەی ئێستا زۆر خراپترە لەو هەژاریە کە لە نەوەتەکانە بەرپا بوو و ئەم نائەدالەتی و بێهودی و بێهیوایە چەند جارێک هەستمان پێکردووە بۆتە ماوەی دروستبوونی ناڕزایی تند و تیش. ساتە وەختی وا هەیە کە کەسانێک هاوڵاتیان هەستەکەن کە هیچێک لە داواکاریەکانیان گوێی لێ ناگیرێ و هیچ شتێکیان بەدەستەوە نەماوە تند و تیژی و ڕق نەبێ. لەبەرەوە بەداخەوە لە قۆناغێکی زۆر مەترسیدارترین وەک لەنەوە.